ماوەی چەند ڕۆژێکە شەپۆلێکی گەرمای تاقەت پڕووکیان سنووری قەزای خانەقینی گردووەتەوە بە جۆرێکیش پلەکانی گەرما نزیک دەبێتەوە لە 50 پلەی سیلیزی. حەیدەر و هاوڕێکانی کە سەرقاڵی کارکردنن لە یەکێک لە خانووەکانی خانەقین دەڵێن ئەوەندە گەرما زۆرجار تووشی تەنگە نەفەسی دەبین، بۆیە ناچار دەبین چەند سەعاتێکی زووتر دەست لە کار هەڵبگرین. کاکە عاملین و گەرمە و کار نییە کاری تر بدینین و سەعاتی دانیشی لە ماڵ و تێن کارکەین تا سەعات سێ کاریش نییە کاری تریش بکەین معیشەت قرسە و بیە پیاوی عاملێن ڕۆژی 15,000 دەنە پێ و گەرمێش کار ئەوەنە عەجاویە کار قاڵاب ئاوەڵە تاچیرکە تەنگە نەفەسە و بوون جارێبوار 2 سەعاتی دانیشین. هاوکاتیش ئەو هاوڵاتیانەی کە لە بازاردا کار دەکەن یان بەشێکیان بۆ کڕینی پێداویستیەکانیان هاتبوونە بازار باسییان لە گەرمای تاقەت پڕووکێنی ئەم چەند ڕۆژە دەکەن و دەڵێن گەرماکەی کەمیۆنە بووە. دنیا زۆر گەرماگەی زۆر خەتەرە من ئەم تەمەنمانە کردیە تەمەنمان لە 70 ساڵ عمرمانە تا ئێستا گەرما وامانە نەدیە بازار چ چۆڵە بەقاڵ عەتار گشتی ئێژێت کاسبی نەماوە لەبەر گەرمایی خەڵک دەرناچێت 7 ساڵ عمرمە ئەم گەرمام نەدیە و ئەم گەرمایشە زۆر تەئتیرەکە لە بازارەکە و لە عالەمەکەیش چونکە گەرمە عالەمەکە ناتوانێت بۆ بازار مسواگێک شتێ بکە ینی گەرما بیە بەش وەک ئەم چەند ڕۆژە نوێیە. پزیشکێکیش هۆشداری دەدات لەوەی کە بەرزبوونەوەی پلەکانی گەرما کاریگەری ڕاستەوخۆیان دەبێت لەسەر ئەو کەسانەی کە بە ساڵاچوون یاخود نەخۆشی پەستانی خوێن و هەناسەدانیان هەیە. سعات دەی بەیانی و حتا سعات 4 ئێوارە پلەی گەرما لەم کاتە زۆر بەرزە داواکاریانەکەین بەرینەمای تەندروستی بن لە پێش هەتاو نەبن ئاو زۆر بخۆن خۆتان نەزانن ئەم گەرمایە هەڵێ نسبەی ئاو لە ناو لەشی بەشەر کەمەوە بێ خۆتان زان ئەم گەرمایە تەسیری هەیە لەسەر هاوڵاتیان بەڕاستی زۆری لەسەر ئەوانەی منداڵن ئەوانەی بەتەمەنن. لە سەرەتای ئەم هەفتەیەوە تاوەکو ئێستا شەپۆلێکی گەرمای بەرز عێراق و ناوچەکەی گردووەتەوە بە جۆرێکیش پارێزگای دیالە و قەزای خانەقین بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و نزیکبوونەوەی لە 50 پلەی سیلیزی لە ڕیزبەندی گەرمترین شارەکان هەژمار دەکرێت. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.